بەڕێزانن دامانی پەرلەمان سەرەتا ئاگادارتانەکەینەوە ڕۆژی چوارشەممە سعات 11 کۆبوونەوەیەکی دوای زیاتر لە 42 ڕۆژ لە پەکخستنی کۆبوونەوەکان بڕیار وایە سبەی چوارشەممە پەرلەمانی کوردستان لەسەر داوای حکوومەت تایبەت بە پرسی دانانی وەزیری سامانە سروشتیەکان کۆ ببێتەوە. مانگێک زیاترە پەرلەمانی کوردستان هیچ کۆبوونەوەیەکی نەکردووە. ئەندامێکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت ڕێگە نادەین سەرۆکایەتی پەرلەمان چۆن پێی خۆش بێت و کەی پێی خۆش بێت کۆبوونەوە بکات و گوێ بە داوەڕەوەکانی هاوڵاتیان نەدات و یادداشتی یاسایی پەرلەمانتاران پشتگوێ بخات. بەداخەوە دەبینین پەرلەمانی کوردستان تەنها بۆ دانانی یەک وەزیر کە خواستی حکوومەتەوە داوای حکوومەتە کۆ دەبێتەوە کۆبوونەوەی ئاسایش دەکات لە کاتێکدا ئێمە چەندان یادداشت چەندان داواکاریمان داوەتە دەستی سەرۆکایەتی پەرلەمان کە لەسەر پرسی موچە بە لێبڕین بە تاخیربوونی موچە ئەنجام بدا بەڵام بەداخەوە ئەنجامی نەدا. بەداخەوە زۆرینەیەکی ستەمکار لە ناو پەرلەمانی کوردستان هەیە زۆرینەیەک و هەروەها پاشکۆشیان هەیە زۆرینەیەکی وا پێکاتوە خزمەت بە حکوومەت و حیزب دەکات زۆرینەیەکە خزمەت بە خەڵشێریمی کوردستان ناکە بە ناوی ئەم زۆرینەی بڕیار دەدەن کە لە دژی بەرژەوەندیەکانی خەڵکێریمی کوردستان بێ بەڵام ئێمە ڕێگە بەوە نادەین ئێمە داوامان کردووە بڕگەیەک زیاد بکرێت ئەگەر بڕگەکە زیاد کرا ئەوە باشە قسەی خۆمان دەکەین ئەگەر بڕگەکە زیاد نەکرێت ئێمە ڕێگە بەوە نادەین کە سەرۆکایەتی پەرلەمان بە ئارەزووی خۆی ئەوەی 2 ساڵە بۆی چۆتە سەر بە ئارەزووی خۆی کۆبوونەوەکان بەڕێوە بە ئاوە بەڕێوێ بە. چاودێرێکی سیاسیش کە لەبارەی ڕەوشی پەرلەمانەوە لێکۆڵینەوە دەکات دەڵێت پەرلەمان وەکو ڕێکخراوێکی حکومی کار دەکات و بە تەواوی ماناوە کەوتۆتە ژێر هەژمونی حکوومەتەوە. بەداخەوە پەرلەمانی کوردستان لەبری ئەوەی حکوومەت لە ژێر چاودێری پەرلەماندا بێت ئەوەی ئێمە بە واقعی دەیبینین پەرلەمان لە ژێر چاودێری حکوومەتدایە لەبری ئەوەی حکوومەت لە ژێر هەژمونی پەرلەماندا بێ پەرلەمان لە ژێر هەژمونی حکوومەتدایە هەژمونی حکوومەتیش ئەگەر ئێمە سەیریکەین بەداخەوە دام و دەستگاکانمان هیچ کامیان لە شوێنی خۆیان نین نە پەرلەمان ئەرچی خۆی جێبەجێ دەکا نە دەسەڵاتی جێبەجێکردن کە حکوومەتە وانە دەسەڵاتی دادوەریش هەر بۆیە دەتوانم بڵێم زیاتر هەژمونێکی حزبیە بەسەر پەرلەماندا و بەسەر حکوومەتیشدا بە تایبەت حزبە باڵادەستەکان بە تایبەت بە پلەی یەکەم پارتی دیموکراتی کوردستان اینجا یەکێتی نیشتیمانی کوردستان اینجا بزوتنەوەی گۆڕان کە بەشێکە لەم حکوومەتی کابینەی نوێیکەوە هەیە. سەرۆکایەتی پەرلەمان بە جۆرێک کار دەکات وا دەزانێت لەم هەرێمە هاوڵاتی کێشەیان تەنها نەبوونی وەزیرە بێ ئاگالەوەی بەهۆی وەزیری سامانە سروشتیەکان و نەوتەوە کوردستان گیرۆدەیدەیان قەیران و سەدان گرفت بۆتەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.